نەتەوە یەکگرتوەکان دوجار لە خەوی غەفڵەت بە خەبەر هات و دوجار راپۆرتێکی دوای چەندین ساڵ لە کوشت و بڕ و جەنۆساید بەرامبەر بە کورد بە کریسیان بە ئەوانی تر ئێستا تازە بە تازە راپۆرتێکی بڵاو کردوتەوە دەڵێ داعش جەنۆسایدی کردووە بەرامبەر با کریسیانەکانی عێراق. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مەتران بەشار وەردە سەرۆکی ئاسقوفیەی ئابرەشی کلدان لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. جەنابی مەتران شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. قسەتان لەسەر راپۆرتەکەی نەتەوە یەکگرتوەکان چییە کە تازە خەبەری بۆتەوە و دەڵێت داعش کریسیانەکانی جەنۆساید کردووە و بە زۆر ئاینەکەی پێگۆڕیون؟ ئەمە راپۆرتێکی زۆر گرنگە بۆ ئێمە بە دڵنیاییەوە کە لە کۆتاییدا وەک خۆت وتە نەتەوە یەکگرتوەکان گەیشتوتە ئەو باوەڕە و راپۆرتێکی وای بڵاو کردوێتەوە و ئەوەی کە بەسەر کریسیانەکانە هاتووە بە جینۆسایدە و بۆ یەزیدیەکانیش بە هەمان شێوە وتویانە جینۆسایدە. ئێمە هەر لە سەرەتاوە لە ساڵی 2014 ئێمە هەوڵی خۆماندا کە 125,000 کریسیان دەرکران باوا بڵێم دەرکران بەهۆی هێرشەکانی داعشەوە بەهۆی یەکەم ناچارکران دینی خۆیان وەربگەڕن بۆ ئیسلام و با بڵێن تاوانی زۆریان بەرامبەر کرا. بەڵام ئەوە گرنگترینیان بە ئەو کاتێمە هەوڵمادا لەگەڵ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ شاندە نێودەوڵەتیەکان کە داهاتنە کەمپەکانی کریسیانەکان لە دۆهۆک، چونکە خۆتەزانی زۆربەی کریسیانەکان هاتنە هەولێر و دۆهۆک و هەندێکیشان بۆ سلێمانی. هەر شاندێک کە ئێمە بینی بێتمان ئێمە ئەو کاتە وتومانە ئەوە جێنۆسایدێکی زەقا. من زۆر باشم لەبیرە کە سەرۆک بارزانی لەگەڵ سەرۆکی فەڕەنسا هاتنە کەمپەکانی سنت جۆزف ئەو کاتە ئەوە پەیام بوو بەڕاستی، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەڵوێستەی خۆی نەگۆڕی و بەردەوام بوو و پێداگری کرد و وای کرد کە هەموو جیهان بێت ئەم دۆخەی کریسیانەکان ببینێت، چونکە ئەو کاتە نزیکەی 3 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان. ئەمە هەنگاوێکی زۆر باشە راپۆرتەکە، بەڵام هیوادارم تەنها مرەکەبی سەروەرەقەنە. زۆر باشە بەڕێز مەتران بۆ خۆ دەزانیانی بە درێژایی مێژووی عێراق کورد لەگەڵ پێکاتەکانی تر جێنۆساید کراون. هەروەها دەمەوێت بڵێم دەشتی نینەوە وڵاتێکی بچووکی کریسیانەکانە. باشتر نییە لەوێ مادەی 140 جێبەجێ بکرێ تاکو کریسیانەکانیش بۆ خۆیان هەم سەلامەت بن هەم جۆرێک لە فیدراڵیەتیان هەبێ؟ بە دڵنیاییەوە ئەو ڕاپۆرتە ڕووناکی دەخاتە سەر ئەو ناوچەیە، تا ئەوەی کە لەو ناوچەیە ڕوویدا لە مووسڵ لە با بڵێن نینەوە بەگشتی لە هەرێمی کوردستان. ئەمە وا دەکات کە هەندێک گروپی لێکۆڵینەوە بێنە ناوچەکە لێکۆڵینەوە بکەن و قسە لەگەڵ کریسیانەکان بکەن بۆی کە ئەم پەیوەندیە بەردەوام بێ لەگەڵ کریسیانەکان بۆی کە بزانن کە دەرەنجامەکەی چییە بێ و دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە. بەڵام جارێکی دیکە خۆت لە من باشتر ئەزانی کە زۆرێک لەم بڕیارانە بەڕاستی بەس لەسەر وەرەقە ئەمێننەوە و هەنگاوی کردداری نییە. بەڵام هیوا دەخوازم، هیوای من ئەوەیە کە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە کریسیانەکان و لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان هێزێکی زیاتریان بداتێ بەڕاستی، واتە بۆی کە لێکۆڵینەوەیەکی قوڵ و ورد بکەن، چونکە بەبێ ئەو هاوکاریەی کە حکوومەتی هەرێم دەیکا واتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەبوایە ئەم ڕاپۆرتە دەرنەیەچوو و ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاریەکانی بەردەوام نەبێ هیچ هەنگاوی کردداری بەدووادا نایە. بۆیە ئێمە هەوڵماندا و ئەم هەموو دۆکیومنتانە بگەینە UN، بەڵام لە کۆتاییە هەر هیچ نەبێ راپۆرتێکمان بینی. زۆر باشە بەڕێز مەتران پێت وانە من لە قسەکانی ئێوە لەوە تێگەیشتم کە وا بەڕای ئێوەش باشتر نییە هێزەکانی پێشمەرگە بگەڕێنەوە
دەشتی نینەوە وەکو چۆن لە هەرێمی کوردستان کریسیان دەپارێزن بتوانن لە دەشتی نینەوەش لە بری هێزەکانی تری عێراق کریسیانەکان بپارێزن. من دەبێ زۆر بە ڕازگۆ و ڕاشکاو بن 2014 ژمارەی کریسیانەکان لەو ناوچەیە ژمارەیەکی زۆر بوو بەڕاستی لە ڕووی ژمارەوە باشە پێم وا بێ 3 بۆ 4 هزار لەو گەنجانە ئەو کریسیانانە بەشێک بوون لە زێرەڤانی ئەوان بەشدار بوون بەڕاستی دوای 2014 بەهۆی ئەو جێنۆسایدەی کە ڕوویدا نیوەی ئەو ژمارەیە بەڕاستیتر لەوێ نەمان واتە هەندێک گۆڕانی دیموگرافی هاتە ئاراوە بۆیە من نازانم بەڕاستی من لە نینەوان نیم لە نینەوان نەژیاوم بۆیە من نازانم بە ناوی ئەوانەوە قسە بکەم بەڵام ڕاستیەکە ئەوەیە واقعەکە ئەوەیە کە بەدڵنیاییەوە من دەزانم کە ئەوان بڕیاری خۆیانەدەن و هیوادارم ئەم راپۆرتە بگەڕێتەوە جارێکی دیکە بگەڕێتەوە قسە لەگەڵ کریسیانەکان بکە بەهۆی ئەم راپۆرتەوە بۆی کە بزانن باشترین چارەسەر ئەوەی کە خۆیان پێیان باشە بۆی بپارێزرێن چییە وی کە جارێکی دیکە ئەم جێنۆسایدە دووبارە نەبێتەوە ئەمە پێم وا بە زۆر گرنگە ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین ئەو هەر شتێک ڕوو بداوە ئەوەی کە ڕوویدا لەم ناوچەی لەو ناوچەیە کوردستان بەدڵنیاییەوە ئەکەوێتە ژێر کاریگەریەک زۆر چاکە بەڕێز مەتران دواپرسیار ئێوە باسی گۆڕینی دێمۆگرافیاتان کرد لە دەشتی نینەوە پرسیارەکە ئەوەیە ئەو گۆڕینی دێمۆگرافیایە هەر داعش ئەنجامی داوە یاخود دەسەڵاتدارانی عێراقیش هەموویان دەستیان هەبووە ناتوانین بڵێن تەنها گرروپێک بوو هەمووان بوون چونکە کاتێک کە تۆ هەوڵتدا هانتدا واتە خەڵکەکە دەرگرت بەڕاستی دڵنیاییەکە نەدایە خەڵکەکەی خۆت دانیشتوانەکەت و نیوەی دانیشتوانی ئەو کریسیانانە ناگەڕانەوە بەڕاستی زۆر بەیان چوونە دەرەوەی وڵات چکە هیچ دڵنیاییەکیان پێنەدرا هەندێک گروپی دیکە هەبوون هاتنە ناوچەکە و خەڵکی هەست بە سەلامەتی ناکەن بگەڕنەوە شوێنی خۆیان بۆیە ئەمە دۆخێکی زۆر ئاڵۆز و پێکداچووە جارێکی دیکە دەڵێمەوە هیوادارم ئەم راپۆرتە ڕۆشنایەک بخاتە سەر ئەو دۆخە لەو ناوچەیە هەیە ووا بکات بۆی کە خەڵکێک بگاتە ئەو قەنەعەتە کە بەڵێ کێشەیەک هەیە لەو ناوچەیە دەبێ بچین زیاتر بە دوایە بچین و چارەسەری بکەین زۆر باشە زۆر بەڕێز مەتران بە شاروەردە سەرۆکی ئەسقۆفیەی ئەبرەشی کلدان ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش.